بەڵێ بەڕێزان بۆ زیاتر قسەکردن لەسەر پەسەندکردنی یاسای نوێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق میوانداری بەڕێز هەڵشۆ عەبدولفەتاح ئەندامی دەستەی بەڕێوەبردننی پەیمانگەی کوردیمان بۆ هەڵبژاردن کردووە. کاکەڵشۆ بەخێر بێن، سڵاوتان لێبێ. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، پەسەندکردنی یاسای نوێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان داواکاری خۆپیشاندەرانی عێراق بوو؟ بەڵێ سەرەتا ڕێز و سڵاومان هەیە بۆ بینەرەکانتان لە هەر کوێگەن. دیارە لە چوارچێوەی ئەو خۆپیشاندانانەی کە لە عێراق و لە بەغدادی پایتەختی عێراق و خواروو ناوەڕاستی عێراق بوونی هەیە، یەکێک لە داواکاریەکان ئەوە بووە کە چۆن بتوانرێت هەڵبژاردنێکی پاک و نەزیه ئەنجام بدرێت کە باس لە هەڵبژاردننی پێشوەختە دەکرێت. بێگومان هەر هەڵبژاردنێکیش پێویستی بە دامەزراوەیەک و موەسسەیەکەیە. ئەوەی کە لە ڕابردووە هەبووە لە عێراقا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بووە کە بەداخەوە دەتوانین بڵین نەیتوانیوە بە ئەدای خۆی هەسێت و نەیتوانیوە سەربەخۆیانە و بێلایەنانە بە شێوەیەکی پیشەیی و میهەنیانە بتوانێت پرۆسەیەکی گرنگی وەکو هەڵبژاردن بەڕێوە بەرێت. هەر بۆیە خۆپیشاندەران و داواکاریەکانیان یەکێک لە داواکاریە گرنگەکانیان ئەوە بووە کە چۆن بتوانرێت دامەزراوەیەکی سەربەخۆی بێلایەن دروست بکرێت بۆ بەڕێوەبردن و ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن کە دەبێتە ئەوەی کە نەخشەی سیاسی جارێکتر لە عێراقا دابڕێژێتەوە و هەموو قورسایی و سەنجی ئەو هێزولانانە دیاری بکات کە بڕیاریان ناوە بەشداری بکەن لە پرۆسی هەڵبژاردنە. بۆیە بڵێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕۆڵێکی گەورەی دەبێت لە بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن و ئەو لایەنەیە کە معنیە بە دیاریکردن و دەرکردنی هەموو بڕیار و تعلیماتێکی و ئەنزیمەیەک بۆ بەڕێوەبردننی پرۆسی هەڵبژاردن و دوجار ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان و پەسەندکردنی ئەنجامی دەنگەکان کە ئەمە بۆ خۆی لە ڕابردووە ئێمە وەک لە راپۆرتەکەی جەنابتانە هەبوو ئەزمونێکی تاڵمان هەبووە لەگەڵ دامەزراوەی بەڕێوەبردننی پرۆسەکانی هەڵبژاردن بە دوایینیانەوە کە ئەم کۆمیسیۆنەیە کە لە دوێنێ شەوە لە دەرکردنی یاساکەوە توانم بڵێم شەرعێتی یاسایی نەماوە و ماوەی کارکردنیان کۆتایی هاتۆ بە پێی ئەم یاسا تازەیە کە ئێمە ئەزمونێکی تاڵمان هەبوو بەرمەبنای ئەوەی کە دوایین پرۆسەی هەڵبژاردن کە لە 12ی ئایاری ساڵی 2018 ئەنجام درا هەڵبژاردن بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق بەداخەوەیشێک بوو لە خراپترین هەڵبژاردنەکان کە لە مێژووی عێراقا ئەنجام دراوە. هەروەکو لە راپۆرتەکەی جەنابیشتانە هاتوو دەتوانرێت بڵین یەکێک لەو دامەزرا و کۆمیسیۆنانەی کە خەڵکی عێراقی و دەنگدەری عێراقی توانی لە ئەدایان ڕازی بێت و بەباشی ڕۆڵ و ئەرکی خۆیان بگێڕن یەکەمین کۆمیسیۆن بوو کە لەژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکانە پرۆسی هەڵبژاردننی بەڕێوە بردووە. هەر بۆیە ئێستا ئەوەی کە ئێستا پێیگەیشتوین بەرەنجامی باش ئەدا نەکردن و تەلاعوب بە دەنگی خەڵک باش بەڕێوەنەبردننی پرۆسەی هەڵبژاردن و یاریکردن بە دەنگی دەنگدەران وای کردووە کەم کۆمیسیۆنەی کە تاوەکو دوێنە شەوبوونی هەبوو هەڵوەشێتەوە ئیلغا بکرێت کار بکرێت بۆ دامەزراونی کۆمیسیۆنێکی تر کە بتوانێت یەکەم سەربەخۆی خۆی بپارێزێت، دووهەم بە پیشەیە و میهەنانە ئیش بکات. زۆر باشە کاک هەڵشۆ، هەم جەناب دووەک شارەزایەکی بواری هەڵبژاردن کە لە پەیمانگای کوردی کار دەکەن و هەم بەشێک لە چاودێرانی سیاسی عێراق و هەرێمی کوردستانیش بڕوایان وا بوو کە کۆمیسیۆنی ئێستا و ڕابردووی عێراق لە ئەست بەرپرسیارەتی هەڵبژاردنێکی پاک و نەزیه و دوور لە ساختەکاریدا نەبووە و دوور لە لایەندارەتی نەبووە بۆ بەشێک لە لایەنە سیاسیەکانی عێراق. بە پێی یاسا نوێیەکە ئەنجومەنی کۆمیسیاران لە 7 دادوەر و 2 ڕاوێژکاری ئەنجومەنی شوڕای دەوڵەت پێک دێ. پێتان وایە بەو شێوەیە یاخود ئەم جارە کۆمیسیۆنەکە جیاواز بێەوە هەڵبژاردن لە بەردەستی ئەم کۆمیسیۆنەدا جیاواز بێت؟ لە ڕاستیە ئێمە ناتوانین هیچ شتێک بە مطلقی بڵین ئەوەی کە ئەم کۆمیسیۆنەی کە تازە دامەزرێ بە پێی ئەم یاسانوێ کۆمیسیۆنێکە بێت لە ئاستی هەموو ئەو پێوەرانە بێت کە پێوەر و بنەمان دانراون بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەر یاخود ئەوەی کە پێوترێت بنەماکانی هەڵسەنگاندنی دامەزراوەیە کە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دایناوە بۆ هەموو هەڵبژاردنێک کە لە هەرێک لە وڵاتانە ئەنجام بدرێت. چونکە ئێمە هێشتا لە تەنها یاساکەمان بینیوە ئەوەی کە دوجار قەرار لەم هەڵسەنگانایە بڕیاری کۆتایی لێدرێت ئەدا و کارێتی، چکە ئێمە لە
خولی ڕابردووشە لە کۆمیسیۆنی ڕابردووە بە شێوەیەک لە شێوەکان بەداخەوە ئەنجومەنە هەڵبژێدراوەکان بە تایبەتیش ئەنجومەنی نوێنەرانی عێراق شێوەیەک لە شێوەکان خۆڵی کردە چاوی خەڵک و دەنگدەرانیش بۆی کە ئەم کۆمیسیۆنەی کە دامەزرێت ڕێکارەکان و ئالێتەکانی بە شێوەیەکە کە بتوانرێت خەڵکانی سربەخۆ و ئەکادیمی بخزێنێتە ناو ئەم کۆمیسیۆنەوە. بەڵام دوجار بینیمان ئەو هەڵبژاردنە بەڕێوەچوو کە وەکو وتمان لە عێراقا لە مێژووی عێراقا خراپترین هەڵبژاردن لە 12 ئایارە بەڕێوەچوو کە لەسەر دەستی ئەم کۆمیسیۆنە بوو. هەموو ئەو خۆپشاندانانەی کە ئێسەش هەیە ئەو دۆخەی کە لە عێراقیشا هەیە دەرخەری ئەوەیە کە هەڵبژاردن لە عێراقا لە ئەنجومەی نوێنەرانی عێراقی ساڵی ڕابردووە نەیتوانیوە ڕنگدانەوەی خواستی هاوڵاتی بێت. باشترین بەڵگەژەوەیە هەر هەڵبژاردنەکە کۆتایی پێ نەهاتبوو خۆپشاندانەکان لە پارێزگاکانی خواروی عێراقا لە یەکەم پارێزگاوە کە دەستی پێکرد پارێزگای بەسڕە بوو کە ئەمە دەرخەریەوە بوو ئەو هەڵبژاردنەی کە لە ساڵی ڕابردووە ئەنجامدرا دامەزراوی کۆمیسیۆن نەیتوانی بوو باش ئەدای خۆی بکات. و خاڵێکی کە گرنگە کە ئەساسی دروستکردنی ئەم کۆمیسیۆنەی کە ئێستا ڕۆژی پێنجشەممە یاساکەی بۆ پەسەند کراوە ناتوانین بڵێ وەڵام دەرەوەی داخوازەکانی 100% خۆپشاندەرانە و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە خۆپشاندەران بەرێتە ماڵەوە. نەخێر چونکە خۆپشاندانەکان لە عێراقا نزیک بە 19,000 بریندار و 400 نزیک بە 450 کوژراوی هەیە. ئەمە ئەکتیفای ئەوە ناکات کە بڵێ خۆپشاندەران بەم دروستکردنی کۆمیسیۆنە کۆتایی بە خۆپشاندان زۆر باشە. بەڵام زۆر باشە کاکەڵشە ببوورە بەو جۆرەی کە لە یاساکەدا هەیە لەو یاسا تازەی ئێستا بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دانراوە. توانای مرۆیی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاری باڵای هەڵبژاردنەکانی لە بەرچاو گرتووە و گۆڕانکاری لە شێوازی تەکنیکی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانیشدا دەکرێت بۆ پێیکە لە یاساکە هەڵاوێری هەموو ئەم بابەتانە دەکات. پێتان وایە کە بەو یاسا تازەیی هەیە بە مطلقینە بەوەی کە خوێندنەوەتان بۆ یاسا تازەکەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و بارودۆخی عێراق پێتان وایە کۆمیسیۆن دەتوانێت سربەخۆیی بپارێزێت یاخود سربەخۆی کۆمیسیۆنی عێراقی لێ بکەوێتەوە؟ بەڵێ هەموو ئەم هەنگاوانەی کە کۆمەڵی خاڵ و بڕگەی باشی تایە لە یاسا تازەکەی یاسای دروستکردنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن کۆمەڵی خاڵی گەشتی تایە کە ئەکرێ ئومێدی لەسەر هەڵچێنێت و کاری لەسەر بکرێت. بەڵام ئەوەی گرنگە ئێمە دایمەی خوارد لە جێبەجێکردنە ئەشکالمانەیە. منەمەیە پێم خۆشە بەسەرعی چەند خاڵێک ئاماژە پێ بم کە خاڵی گەشتن لەم یاسایە کە وەکووتم ئەکرێت بنیادی ئومێدی لەسەر بنێ بۆی کە موەسسەیەکی شەفاف و سربەخۆ دامەزێت. لەسەر و هەموویانەوانەیە ئەوەیە کە سەر لە بەری بەرپرسانی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن لە بەرپرسی هۆبەیە کۆتاوەکو ئەنجومەنی کۆمیسیاران ئەعفاکرێن و بەخشرێن و سەر لە نوێ دامەزراوێکی تازە دروستەکرێت وەکوتم لە بەرپرسی هۆبە و بەرپرسی بەش و تا بەڕێوەبەری گشتی و تاوەکو ئەنجومەنی کۆمیسیاران. پاشان دیاریکردنی ئەنجومەنی کۆمیسیاران دێت کە ئەوەی کە هەیە لە ئەنجومەنی دادوەری دەسەڵاتی دیاریکردنی یاخود وەرگرتنی هەموو ئەو کەسانەی کە مەرجەکان دایانگرێتەوە بۆی کە دادوەری پلەیەک بن بتوانن CV یاخود داواکاری تەقدیمکەن بۆ بوون بە ئەندام لە ئەنجومەنی کۆمیسیاران. پاشان ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان دوو دادوەری بەڕەچاوکردنی دادگا ئیستئنافەکان کە ئەمەی چێژکەیە لە خاڵە گەشەکان کە جۆرێک لە هاوسەنگی ناوچەیی هەبێت بۆی بتوانێت نوێنەرایەتی ناوچەکانیش بکات بەتایبەت بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان دوو ئەندامی دەبێت بەپێی یاساکە لەم ئەنجومەنە تازەیە. پاشان دوو کەسی تر لەلایەن ئەنجومەنی شوراوە کاندی دەکرێت. هەموو ئەمانەی کە کاندی دەکرێت بڕیاری کۆتایی نییە نەخێر بەڵکو ئەوەی کە بڕیاری کۆتایی لێدرێت دەچێتە سندوقێکە و لە ڕێگەی قورعەوە کە قورعان بۆ کرێت و بزانێت چێن ئەو نۆ کەسەی کە ئەبنە بە ئەنتیدا بەبنە ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران لە کۆمیسیۆنی داهاتووە. زۆر باشە کاکەڵشۆ ئێمە باز لە شێوازێکی باش و شێوازێکی تەندروستی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەکەین جا چ بۆ عێراق بێت چ بۆ هەرێمی کوردستان بێت چ بۆ هەر وڵاتێکی دیکە بێ. پێم خۆشە وەک شارەزایەکی بواری هەڵبژاردن ئەو پرسیارە لە جەنابتان بکەم چەند جۆر شێوازی دروستکردنی کۆمیسیۆن لە جیهاندا هەن و باشترین جۆریان کامەیە کە هەڵبژاردنێکی پاک و
نەزیهی پێدا تێپەڕ ببێت. لە ڕاستیە شێوازەکانی ئەوەی کە پێوترێ دامەزراوەی بەڕێوەبردننی پرۆسەکانی هەڵبژاردن زۆرە لەو نموزەجانەوەیە کە کۆمیسیۆنێکی هاوشێوەی ئەمەی عێراق دروست بکرێت و یاسایشی بۆ دەربکرێت بە دایمی بۆ بەڕێوەبردننی پرۆسەکانی هەڵبژاردن هاوشێوەیەکی کە هەیە کە ڕاستەوخۆ سەر بە حکومەتە لەلایەن وەزارەتی داخلیەوە پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە ئەبات کە ئەمە یەکێشترە لە نموزەجەکانی نموزەجێکی کەی هەیە ئەوەیە کە نەخێر هەر کۆمەڵێک لە دادوەر پێگەێنرێت لە ماوەیەکی کاتیا بە شێوەی کاتی بۆ بەڕێوەبردننی پرۆسەی هەڵبژاردن هەموو ئەمانە مۆدێلاتن و لە ئاسی دنیا هەر یەکەیان پەیڕەوەکرێت بەڵام پێم وایە باشترینیان ئەوەیە کە بتوانرێت لە هەڵبژاردنێک بەڕێوەبەرێت و بێتە ڕزگاربوون لەو دۆخەی کە عێراقی تایە سربەخۆیی و بوون بە چاودێر بەسەر دامەزراوەیە چۆن بتوانرێت ئەو کەسانەی کە ئەبنە بڕیاردە لەم کۆمیسیۆنەیە کەسانی سربەخۆ بن لە پاڵ ئەوەشە پاڵپشتیان هەبێت چکە دوجار کۆمیسیۆن دامەزراوەیە کە هێزی لە بەردەستانی ئەگەر بێت و هێز و لایەنە سیاسەکان یاخود حکومەت پاڵپشتێکی فراوانی نەبێت و لە ناوی ژیانە ئەوەی کە ئێستا هەیە یەکێکی تر لە دڵخۆشیەکانی ئەم یاسایە ئەوەیە هەر لە سەرەتای پرۆژەکەەوە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان حزوری لەم دەرچوونی ئەم یاسایە هەبووە و چاودێرێکی ورد و جددی بووە لەسەر دەرچوونی یاسایە کە بتوانرێت ببێتە دەربازبوون لەو دۆخەی کە ئێستا هەیە بۆیە دروستکردنی کۆمیسیۆنەکە لە خەڵکانی سربەخۆ و بوونی چاودێرێکی جددی و بوونی دەسەڵاتەوەی کە پێوترێت پاوەر بۆ ئەوەی کە بتوانێت ڕوبەڕووی هەموو ئەو تەحەدایانە بێتەوانێت کە لەو عێراقا جەنجاڵی فەوزایی کە خۆمان دەزانین لە کاتی انتخاباتەکانە تووشی چیە بێت تاوەکو بتوانێت انتخاباتێ بکات کە لە ئاستی داخوازەکانی هاوڵاتیان بێت و ڕنگدانەوەی دەنگی دەنگ دەربێت. زۆر بەڕێز هەڵشۆ عەبدولفەتاح ئەندامی دەستەی بەڕێوەبردننی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە ستودیۆکەمان لە شاری سلێمانیەوە تام کاتە لەگەڵمان بووی.